بۆچی دژایەتی دەکرێن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان؟ هۆکار چییە؟ براکەم هۆکارەکە ئەوەیە کە باسمان کرد کە تۆ هەڵسیت بە ئیسلاح بە ئەمر بالمعروف نهی لە منکار دعوة إلى الله تصحيح الخطأ تصحيح المسار. طبعا خەڵکانێک کە خوار دەڕۆن حەزیان بەوە نییە کە تۆ پێیان بڵێ ئەم ڕێگایە خوارە، حەز بەوە ناکەی کە تۆ مصربی لەسەرەوەی کە ئەم ڕێگایە خوارە دژایەتیت دەکەن، بوختانت بۆ دەکەن، چاواشەکاری ئەنواع و ئەشکال. ئەنجا من عجیبم لێ دێ ئەوەی کە من وتم تەنها وتم غەڵەتە، بەس کەلیمەی غەڵەت طبیعیە، خۆی گەورە بە سەحابەی فەرموو غەڵەت، چی مشکلەیە؟ ئەوان بەس لەسەر ئەوە تەکفیری منیان کرد، بە مشریکیان دانام، بە منافقیان دانام، بە دژمنی ئیسلام و موسڵمانیان دانام، بە صهیۆنی و جوولەکەیان دانام، سوێن دەخۆن دەڵێت تۆ لەگەڵ ئیسرائیلی تۆ ڕقت لە مسلمانە، تۆ حەز بە سەرکەوتنی مسلمان، یعنی سیر کە یەک قائمە كلها افتراء وكذب، هەمووی درۆ و بوهتان لە خوای گەورەش ناترسن. ئەمە هۆکارە، بەڵام ئایا ئەمە دووشتمان بۆ دەردەخە؟ یەکەمیان بێتەقوایی و لە خوا نەترسانی ئەو کەسانەی کە دەیانەوێت بە درۆ و بوهتان و چاواشەکاری و عدوان دەیانەوێت خوارێتی و غەڵەتی خۆیان داپۆشن. ئەمە لەلایەک بۆمان دەردەکەوێت، یعنی لە کاتی میحنەدا دەردەکەوێت ئینسان تا چەند تەقوادارە، تا چەند ئینصافیەیە. تو حتى لقل كافريش دبي عدل بي ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى. لقل كافر دبي عدل بي كشي أوان لقل إيمي مسلمان عدلنين شي نما نيكن شي نما نيلين وإذا خاصم فجر حمشتك ضلين وهمشتك دروبو تانك دكن. أما بما دركوت ك يعني لو مقامدان أو هم دروبو تان وتشوا شكاريا هي مدى الصلاة يعني هبي دبي تشيب كن خوابنا من دا لشريان دوهم يان براي برزم ئەومان بۆ دەرکەوت کە چێ پەرۆشی خوێنی مسلمانیەتی. وەڵاهی برایمان لە پەرۆشیمانە بۆ خوێنی مسلمانان، لە پەرۆشی ئەوەی نەکا و قسەیە دەکەین، نەک عەداوتمان لەگەڵ جیهەتێکە بێ یا لەگەڵ کەسانێکە بێ ئەبەدەن، بەس پەرۆشی ئەو هەمە خوێنی مسلمانانمان کە ڕژا دەژنێ سەرکەوتن. ئێ باشە کە سەرکەوت من یەک داواکاریم لێ کرد با بڵێن بەڵێ، بەس بڵێن بەڵێ. من پرسیارم کرد مادام ئەوە سەرکەوتنە، مادام ئەوەی غەزە سەرکەوتنە، حەز دەکەن ئەم سەرکەوتنە بە هەمان شێواز دووبارە بێتەوە لە هەموو وڵاتانی مسلمانان لە هەموو شاری مسلمانان؟ دەڵێن بەڵێ؟ ئەگەر بڵێن بەڵێ کەواتە باچیان نییە بە خوێنی مسلمانان، کەواتە بەلایەنەوە ئاساییە کە هەرچی وڵاتی مسلمانە وەکو غەزەی لێبێ هەمووی لە ناو چێو بەس لە ئاخیردا بڵێن سەرکەوتین. ئەگەر وابێ کارە ساتە، یعنی دوو حاڵەتە وەڵڵا سێمی نییە، یا دەبێ بڵیت حەقیقەتەن زەرەرێکی گەورە بە مسلمانان کەوت، یا دەی بڵین نەخێر زەرەری گەورەمان لە جوولەکەدا ئێمەی مسلمانان سەرکەوتوین. ئەگەر دووەمە کەواتە تۆ دەبێ حەزکەیت دووبارە بێتەوە، وەنیە بەردەوام بێت، وەنابێ حەزکەی بوەستێت. تاجیرێک بازرگانێک لە بازرگانی و تیجارەتێکدا ڕۆژانە لە خێر و لە قازانجدایە، حەز دەکا بازاڕەکەی بوەستێنێ یا حەز دەکا بەردەوام بێ؟ ئێکە تۆ دەڵێ من لە خێر و قازانجدام بۆ حەز دەکەی بوەستێ؟ بڵێ با بەردەوام بێ، بەردەوام بێ، بڕوە. یەک ڕۆژ بوەستێ تاجر دەڵێ زەرەرمە نامێ ڕۆژێک نابێ بوەستێ، با بەردەوام بێ. ئێ تۆ بۆ حەز دەکەی بوەستێ؟ ئەگەر قازانجە و مەسلەحەتە و بردنەوەیە و فەلاحە و سەرکەوتنە کاکە بۆ دەڵێی بوەستێ؟ بۆ ئەمە بە سەرکەوتن دەزانی. ئێ سەرکەوتن ناڵێ ئەوەی پێشوو بوو، کەواتە ئەمە کەی سەرکەوتنە؟ کەواتە دەی بڵێن حەز دەکەین بەردەوام دووبارە بێتەوە لە هەموو شاری مسلمانان ئەومان بەسەر بێ. ئەنجا قەزیەکە ئەوە هەڵناگرێ برای بەڕێزم کە ئەوان بە چاوی عسمەت و یعنی بێهەڵەیی سەیری خۆیان دەکەن، نابێت کەس پێیان بڵێ غەڵەتیت، کە بەس بڵێ غەڵەتیت تۆ دەکەنە جوولەکە، دەتگەنە گاور، دەتکەنە کافر، دەتکەنە عەمیل، هەموو شتێکت پێ دەڵێن. ئەمەش سبحان الله والله نە لە ئیسلامە، نە لە ئیمانە، نە لە ئیحسانە، نە لە ئەخلاق، لە هیچ شتێکدا نییە. بەهەرحاڵ بەڵام ئەوەمان لێ بکات چی؟ یعنی بەردەوام بین لە داوا نەسیحەتی خەڵک. ئێمە پەرۆشی خوێنی مسلمانانمان نامانەوێت دووبارە بێتەوە لە شوێنی تر هەمان شت، بۆیە ئەو قسەیە دەکەین. بەڵام لە بەرامبەر ئەوەدا چیمان پێ بوترێ دەڵێن حەسبنا الله ونعم الوکیل، بەس ئەوەندە بەس حەسبنا الله ونعم الوکیل. و ئەوەش ساردمان ناکاتەوە لە داوای خێر و ئەمر بە معروف و نهی لە منکەر. ان شاء الله. بارك الله بك.